پارتیمان بە دروشمی ئارامی و ئاوادانی پێکەوەی خۆراگری لیستی 109 کەەوە بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەکات بۆ ئەوەی ئەو سنگ و مەحەقەیەکەوە هەیە ینی بتوانیتن بیپارێزی لە ئایندەشدا چۆن لە ڕابردوودا بە خوێن بەرگری کردیا لە ملەتی کورد ئەو ئاوات و بەرهەمێکەوە هەیە هیناتێدی ئامادەشێکەوە لە ئایندەشدا بتوانیتن ینی ئەو مافەڕەوەکانی گەلی کوردستان بپارێزیتن بۆ ئەوەی بتوانین خەڵکی کوردستان بتوانیت بە ئارامی و خۆشگوزەرانی بژیتن ئەو پرۆژاتانێکەوە لە کوردستان هەیە بەردەوامی پێ بداتن گرنگی پێ بداتن مامۆستایانی لیژنە ناوچەمان ئەوانەی ئەندام من و هەروەها لایەنگریشن هەر هەمویان ینی ئەگەر ڕێژەیەکی زۆر کەم هەبیت باوەڕ ناکەم ینی هیچ کەسێک مابیت کارتی دەنگدانی خۆی وەرنەگربیتەوە کارتی دەنگدانی نوێ نەکردبیتەوە هەر هەمویان بە جۆش و خڕۆشەوە بەرەو پیری هەڵبژاردن دەڕۆن دەنگ دەدەن بە لیستەکەی جەنابی سەرۆک بارزانی دەنگ دەدەن بە لیستی 109 دڵنیام هەمویان ئامادەیان تێدا هەیە دووبارە متمانە بدەنەوە بە لیستەکەی جەنابی سەرۆک حکومەتێکی کاراو بە سەرۆکاتی ڕێزدار جەنابی کاک مەسرور بارزانی.